شنگال نوککی ده سالات داره و چلایه نک شنگال بره دبد حتی درست که ناوی راپورته نه قایم قام قضا شنگال بفرمی دست بکار بویه و نه رو بره نحیا سنونه کو سر به قضا شنگاله وکو هزین پارسنا شنگاله پشه دبیجن ام نوکه شنگالت پارزین و برانبر هر هیرشکت راوستین کو ند برجواندیا خلکی وی دوره دا بید ام شنگال و پارێزن پاراستنا شنگالێ ئەم بکەن حالە حادرژی ئەم بێژن ڕەوشە شنگالێ باشە ئالی ئەمنی یە بەشی یەجەشێ ئاسایشە ئێزید خان هەروەکی دن ئەم بێژن ئارتێشە عراقیە شرتایە حەشد شعبیە هەمووژی شنگالێدا هەموو پافرا ئەمە ناوە تەنسیق کێدەنا وەتێ ئەمنیژی باشە ریکفتنا بغدا و هولێرێ لەسەر شنگالێ و هەندێک ئالی نەدگەلڤێ ڕێککەفتنێ نەو تایبەت یەپەشە گوت باوەریاواندا ئەف ڕێککەفتنە دوورە ji ڕاستیên کارەساتا شنگالێ اتفاقی هاتیە کردن یەک نل سەر ئاخە شنگالێ بوو ددۆ خەلکی شنگالێ بخۆ بریارەوە اتفاقی نەدایە ئەو اتفاقیەکی سیاسی بوو دناوبەینە حکوومەت ئەکادمی و هەولێردا بوو جبرویش یا موک خلق ازدی وک یا بشه یا جشی تایبت هم نبود اتفاقی را نمو اتفاقی قبول نکن. پارتی دموکراتی کردستان کو بریا 16 اکتبر سال 2017 دا او بالا دست بول لشنگال و قایم قام و ریوبرین گلک سازین حکومی دستین و پارتی دا بون لگلو نها اف پارتا چت خوازیتن جبو خلق شنگاله ئەم گەشتنەوەی دەرەجێ باوەریامەنەما ئەمێڕن دادگێت بلندت دەربەی وڵات و وڵاتدا میێوان داوا بکەن نەکەم خۆمخۆری حکوومەتە و بەرنامجێت هێزێت نە شەرعیت بەردەوامە شنگالێ خلق دبیجن جبرناکوکین سیاسی و هبونا هێزên çekdar di nava şengalê da rewş gelek alûz kiriye û کس نزانی دی پاشا روژا وی باجاری چه بید؟ خود برا سبب وقی بجد حکومت نا درسته نا اقلیم کردستان درسته و نا مرکزی درسته ما حکومت بخوده کردیا اوضاعت حکومت يجي ند باشن هكا حكومت مضبوطه في 10 ساله وقي بجم نازح بون اما هاجر بون هفرکین سیاسی نافبرا پارتین کردی دا للایکی و نافبرا پارت و لاینین چکدار للایکی دی لسر شنگالید بردوامن او جلای آوادان کرنو وکرنا کیسین قربو کرنا خلک زرارمند حتی نو که دست پی نکریه جلای حکمتان ناوندی لو ما شنگال وکو باجارکی کاولو ویران کری دهتا خویا کرن کاو عمر دنگ امریکا قضا شنگاله